مني شاتاويني من دلو فيك لو بارانا تا دريايك بادي ديني من شمالي مو شمالي غير لشني بسوزو تاو بسوزو تاو ئێمە کۆمەڵین و کۆمەڵە بیر و باوەڕمانە ئەوە تا سووری ئاڵاکەمان چقڵی چاوتانە و چەکمان قەڵەم و دەنگمان بیر و باوەڕمان شێعر و گۆرانیمان شەوهەژێنی تەمەنی ڕەشتانە بەڵێن بێت بەڵێن کە کازیوەی دواشەوە زەنگین و گەزیزەی دوا ڕەشە زستانی سەغڵەت بەڵێن پاساری ئازادیمان لەسەر گوێسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتیمانە داگیرکراوەمان دەچریکێنێ و هەمومان دەبین بە فواد و هەمومان سوورە سوارەی شۆڕشین و یەک دەنگ دەگوڕێنین بەسەرتانە دەڵێن ئێمە سدیقی کەمانگەر ئێمە دکتۆر جەعفەر و ئێمە کاکخانەی نەمرین ئێمە کۆمەڵین و کۆمەڵا دەنگمانە زیاتر لە 14 لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە بەرەبەیانی ئەعترازی خەڵکی شاری سەقز لە بەردەم شارەبانی ئەم شارە تێکۆشەرێکی خۆشەویست لە بەردڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی شاری سەقز دەدرێتە بەر دەستڕێژی پارێزەرانی جەهل و خوراپەی دوژمنانی بزوتنەوەی خەڵکی ئازادیخوازی کوردستان دڵی هیوە و پڕئومێدی بۆ ڕزگاری بێبەشان و چەوساوەکان بۆ هەمیشە لە لێدان دەخەن بڵێ کاک حەمەحسێنی کەریمی بە مەرگی خۆی خەم و پەژارێکی زۆری خستە نێو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام هەر لە دوای گیان بەختکردنی هاوڕێ حەمەحسێن بانگەوازێک لە سەرتاسەری کوردستان مژدەی ناشتنی نەمامێکی نوێی دایە خەڵکی جارێکی تر بزەی خستە سەر لێوان و هیوە و ئومێدی بە ڕزگاری نەهامەتی لە دڵی خەڵکی کوردستاندا جێکردەوە ئەو نەمامە کۆمەڵە بوو کۆمەڵە لەو بانگەوازەدا وێڕای سەرخۆشی لە خەڵکی کوردستان بە بۆنەی گیان بەختکردنی هاوڕێ حەمەحسێن ماوەی 9 ساڵ چالاکی و تێکۆشانی نهێنی خۆی بۆ پێکخراوەیەکی چەپ و کۆمۆنیستی ئاشکرا کرد داوای لە خەڵک کرد کە لە دەوری خۆی و ئاڵا سوورەکەی کۆ ببنەوە هەروەها ڕۆژی شەهیدبوونی کاک حەمەحسێنی کەریمی واتە 26 ڕێبەندان وەک ڕۆژی کۆمەڵا ناوزەند کرد لە دوای زیاتر لە 40 ساڵ ئەو نەمامە بۆتە داری هەزار ڕیشەی ناودڵی هەژارانی خەڵکی کوردستان نەدوژمنانی سوێن خواردووی تا ئێستا توانیویانە لە بنی دەربێن و نەهاوڕێیان و دۆستانی دوێ کەشمان لە پێناو سیاسەت و ئامانجێکی جیاوازدا توانیویانە ناسنامە و پێناسەکەی هەرزان فرۆش بکەن لەو سەردەمەوە تا ئێستا هەموو ساڵێک لەم ڕۆژەدا لە هەر کوێیەک دۆستان و هاوڕێیانی کۆمەڵەی لێبێت لە ئێران و کوردستان لە وڵاتانی دنیا لە دەوری یەک کۆ دەبنەوە وێڕای یادکردنەوە لە هاوڕێ حەمەحسێنی کەریمی و باقی هاوڕێیانی گیان بەخت کردو جارێکی تر لەگەڵ ڕێبازی بەرزیان بەڵێن تازە دەکەنەوە و تا گەیشتن بە ئامانجەکانیان درێژە پێدەری ڕێبازی پڕ لە شانازیان بن هەروەها لە دەوری یەک کۆتەبنەوە تا شادی و خۆشی دەرببڕن هاوڕێیانی کۆمەڵە و دۆستانی ئێمە لە یەتۆبۆری ئەم شەو ئێمەیان بەم بۆنەوە لە دەوری یەک کۆ کردوتەوە لەلاوێن خۆم و ئەوانەوە پڕ بەخێر هاتنتانەکەم بەخێر بێن سەر چاوان ئازیزان خۆشەویستان ڕیزی بەرنامەکانی ئەم شەومان بەم شێوێ دەبێت کە ئێستا بۆتانی دەخوێنمەوە سەرەتا بەرنامەکانمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین دواتر یەک خولەک ڕادەوەستین بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم دواتر هاوڕێ حسێنی حەمیدی ئەندامی کۆمیتە ناوەندی کۆمەڵا بەم بۆنەیەوە چەند باس و پێشکەش دەکات پاشان کورتە شعرێک لەلایەن هاوڕێ کاوەی ئەحمەدی ناسرا و بەژاکا و پێشکەشتان دەکرێت
دوا بەدوای ئەوە هاوڕێ نون بێ ناسراو بە شاڵا و شعرێکتان پێشکەش دەکات. دواتر بەشی دووەمی بەرنامەکەمان کە پێک هاتووە لە خۆشی و شادی بە بەشداری هونەرمەندان فەریبورزی کەرەمی، ئاوات پێنجوێنی، حەمیدی خاتری بە ئۆرگ شەوەکەتان بۆ دەڕازێنەوە بە هیوای شەوێکی پڕخۆشی و شادی بۆ گشتایەکتان. ئێستاش هاوڕێیانم سۆما و گەزیزە مەولودی بە هەردوو زمانی فارسی و سوێدی بە خێراتنی میوانەکان دەکات. دەگەڕێمەوە لاتان. روز کماله روز گرامی داشته یاد هزاران انسان مبارز و انقلاب کمونیست است که در راه آرمانهای کمونیستی جان باختند. روز کماله روز خانواده هایی است که عزیزانشان را در این راه از دست دادند. در آغاز انقلاب 57 کادرها و فعالین صفوف کماله در بین زحمتکشان و مردم آزادیخواه به چهره‌های سرشناس و پیشرو مردم به پا خواسته و رهبری مبارزات توده‌ای در همه شهر و مناطق کردستان و ایران را تشکیل دادند. کماله به همان نسبت که به خواستهای این جنبش جواب مثبت داد و به استقبال این نیازها رفت، به همان اندازه نیز نیرو گرفت. کماله در عمل نشان داد که این جنبش می تواند که روی پای خود بایستد و هم به توده‌های وسیع جامعه کمک کند. کماله به عنوان صاحب این جنبش خود را در همه پروسه‌های مبارزات جامعه مسئول می‌دانست و همین پذیرفتن مسئولیت در قبال معضلات جامعه کماله در ارتباط وسیع با توده‌های مردم قرار داد. همین ارتباط گسترده جامعه سرآغاز تحولی بود که جامعه خود را متعلق به این جریان سوسیالیستی بداند و این جریان خود را متعلق به مردم و جامعه. بدون این ارتباط وسیع و سرکشیدن به زوایای زندگی مردم نه کماله خلق میشد و نه دستاوردی تثبیت میشد. کماله سازمانی سیاسی با اهداف، برنامه، استراتژی و آرمانهای کمونیستی و کارگری که امروز با زندگی و مبارزه و احساس میلیون‌ها انسان زحمتکش و محروم جامعه در هم آمیخته است، که برای به دست آوردن خواسته‌های طبقه محروم جامعه سالها پر از مبارزه از خود نشان داده است. کماله بعد از قیام 57 با سازماندهی مبارزه همگانی و توده‌ای و رهبر جنبش مقاومت در مقابل یورش ضد انقلابی جمهوری اسلامی و همچنین مقاومت در برابر مرتجعین محلی، دفاع از منافع کارگران، زحمتکشان و زنان جامعه بوده و هست. زنانی که زیر چتر جهل و خرافه اسلامی از ساده ترین حقوق خود محروم بوده اند و هستند. ما نیز به همین نسبت امروز در کنار هم جمع شدیم که این روز را گرامی بداریم. با درود به شما مهمانان گرامی، نمایندگان و احزاب سیاسی خیر مقدم عرض می کنیم. برنامه امشب ما به این صورت است. عزیزان، مراسم با سرود همبستگی کارگران، سرود انترناسیونال آغاز می گردد. سپس با اعلام 1 دقیقه سکوت به یاد جانباختگان راه آزادی و سوسیالیسم ادامه خواهد یافت. بعد از آن سکوت با یک تکه شعر شکسته خواهد شد. سپس رفیق حسین حمیدی عضو کمیته کماله سخنانی را ارائه خواهند داد. بعد از آن رفیق کاوه احمدی تکه شعری را آماده کردند که قرائت می کنند. بخش دوم مراسم ما که رقص و پایکوبی است تا پاسی از شب ادامه خواهد یافت. امیدوارم که شب خوبی را با هم داشته باشیم. سرافراز باد پرچم سرخ کماله، زنده باد آزادی، برابری، حکومت کارگری. Varmt välkomna till Komaledagen. Vi har samlats här idag för att hedra årsdagen av ett politiskt parti som har kunnat åstadkomma revolutionerande förändring i Kurdistan de senaste 43 åren. Komala är en socialistisk organisation som har till syfte att inrätta ett socialistiskt samhälle i Iran. Ett samhälle grundat på frihet, jämlikhet och social rättvisa. I Kurdistan har Komala i mer än 49 år fört en kamp för åstadkommande av radikala förändringar i människors liv, motverkat bakåtsträvande krafter, kämpat för frihet, jämlikhet och den kurdiska befolkningens självbestämmande rätt. I högre utsträckning har Komala engagerat sig i frågor som berör ekonomiska förbättringar för arbetarklassen och dess rätt till bildande av egna fackföreningar och organisationer.
I samma omfattning har Komala kämpat för kvinnors rättigheter och mot politiska samt sociala orättvisor som legitimerar könsdiskriminering. Denna kamp har också omfattat insatser som format det civila samhället genom att förespråka skapande av institutioner såsom fackföreningar, kvinnors organisationer och ungdomsorganisationer. Detta har inte bara inneburit en kamp mot den islamiska regimen utan även en kamp mot hela den kapitalistiska samhällsordningen som ständigt orsakar förödande fattigdom, orättvisor och förtryck och miljöförstöring. Komalas kamp mot denna samhällsordning kommer att fortsätta i syfte att avsätta den islamiska regimen genom en social revolution med arbetarklassen i spetsen. Tack så mycket. Hoppas ni får en trevlig kväll. استاش بسرودی انترناسیونال برنامه کمان دست پیدا کرد. ئێستاش یەک خولەک بێدەنگی ڕادەگەیەنین بۆ ڕێزگرتن لە یادیگیان بەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم. پەوکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن. پەڵکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن. نامرێ ئاگر هەڤاڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئێستاش داوا لە هاوڕێ حسێنی حەمیدی ئەندامی کۆمیتە ناوەندی کۆمەڵە دەکەین. تکایە هاوڕێ میوانە خۆشەویستەکان، نوێنەرانی بەڕێزی حزب و ڕێکخراوە سیاسیەکان، هاوڕێیانی خۆشەویست، بە گەرمی هەموو لایەکتان بەخێرات نەکەم. خێربێن سەر چاومان، هاتنتان مایەی سەربەرزی و شانازیمانە. بەخێر بێن. قسەکانم بە ناوی هاوڕێ خۆشەویست ڕابەر دامەزرێنەری کۆمەڵا هاوڕێ حەمەحسەینی کەریمی دەست پێ یەکەم کە ئەم ڕۆژە بە بۆنەی خۆشەویستی و یاد و بیرەوەری ئەوە ناونراوە ڕۆژی کۆمەڵا. هاوڕێ حەمەحسەین کەریمی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵا لە ڕۆژی 24 ڕێبەندانی 1357 لە کاتی پەلاماربردنی شۆڕشگەرانەی خەڵکی سەقز بۆ سەر یەکێک لە بنکەکانی هێزی سەرکوتگەری ڕژیمی پاشایەتی بریندار دەبێت کە بەداخەوە دوو ڕۆژ دوایەوە ڕۆژی 26 ڕێبەندان گیان لەدەستدا. کۆمەڵا هەر ئەم ڕۆژە بە بەختکردنی هاوڕێ حەمەحسەینی کەریمی ئاشکرابوونی فعالیەتی 9 ساڵەی خۆی ڕاگەیاند کە دوجار ئەم ڕۆژە وەکو ڕۆژی کۆمەڵا ناوبانگی دەرکرد. ڕۆژی کۆمەڵەی سەیتر تەنیا ڕۆژێکی سازمانی و ڕێکخراوەی نییە، بەڵکو ڕۆژێکە لە بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستاندا وەکو ڕۆژێکی مێژووی ناسراوە و ئیسباتی ئەم ئیدعا ئەواگەیەنێ کە ئەو هەموو لاوان و تێکۆشەرانە کە لە سەراسەری کوردستان لەم ڕۆژانە مەراسمی ڕۆژی کۆمەڵا لەژێر سێبەری جمهوری ئیسلامیە بە تەواو فشار و خەفەقان و دەستگیریە کە هەست نەترسانە ئەم ڕۆژە بەرگوزارەکەن بە هەر شێوەیە کە پێیان کریاگە. من هەر لێرەوە
دەسەخۆشی لە تەواو ئەم هاوڕێیانە ئەم خۆشەویستانە ئەکەم کە ئەم ڕۆژە ڕێزە دەگرێت. هەروەها سڵاوە نێرم بۆ بنەماڵەی گیانبەختکردوانی سەربەرزی کۆمەڵە و ڕێبازی ئازادی و سۆسیالیزم چه ئەوانەی لە سەنگەرەکانی شۆڕشگەرانەی کوردستاندا گیانیان بەخت کرد، چه ئەوانەی لە زیندانەکانە لەژێر ئەشکەنجە و ئازاری ڕژیمی کۆماری ئیسلامیە گیانیان بەخت کرد یا ئیعدام کران. سڵاو دەنێرم بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگەی کۆمەڵە بوون و ئیستا ژیانی خۆیان ژیانی سەربەرزانیان هەڵبژاردووە، بۆ هەموو ئەو کەسانەی کە لە جەرەیانی شەڕی شۆڕشگەرانەی کوردستاندا بریندار بوون یا ئەوەی کە بەشێک لە ئەندامیان لەدەستدا، هەموو ئەوانە لە مێژوویەکە کە کۆمەڵە تۆماری کردووە بەشدارن و هەر لێرەوە جارێکی تر سڵاویان بۆ لێرم. و بۆ خەڵکی کوردستان کە لە تەواو ئەم پرۆسا کە کۆمەڵە تەی کردووە پشتیوانێکی گەرم و قایمی بوون لە هەموو بوارەکاندا، چە بۆ ئەوەی کە پێشمەرگەی کۆمەڵە میوانی سەرسفرەی ئەو ئازیزانە بووە، چە ئەوەی کە لە جەرەیانی مەخفیبوونمان لە ماڵەکانیانە بەبێ ئەوەی کە ترسیان بێت لە فشار و زەخت و زۆری کۆماری ئیسلامی حەشارمانیاندا بەخێومانیان کرد و هەموو ئەوانە نە لەبیر ئەچنە و نە ئێمەش واقعەن تایسە توانیمانە جواب ئەو هەموو سداقەت و فەداکاری و لە خۆبردووی ئەوانە بدەینەوە. جارێکی تر سڵاویان پێشکەش، هیوادارم بتوانین ڕۆژێک لە ڕۆژان لە وڵاتێکی ڕزگار کراوە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئاوات و ئارەزوەکان خۆیانەگەیەن بە خزمەت ئەم خەڵکە بگەین و ئەم مەینەت و ئەو هەموو فشارە کە لەسەریان بووە بە شێوەی خۆی جبرانەوە بێتەوە. خۆشەویستان، کۆمەڵە دوای شۆڕشی 57 ئەتانین بێژین بە تۆر واقعی لەدایک بوو. دوای 9 ساڵ فعالیەتی نهێنی کە جەمعێک ئینسانی شۆڕشگێر خوێنکاری زانکۆکانی تاران و تەورێز کە لە دەور یەک کۆ بوونەوە بۆ ئەوەی کە بتوانن ڕێکخراوێک تەشکیل بن، ڕێکخراوێک سازکەن بۆ ئەوە کە جواو بە نیازمەندی ئەو سەردەمەی خۆیان بنەوە بۆ ئاڵ و گۆڕە پێکهێنان لە کۆمەلگا. ئەوان لە سەراسەر ئەو مدەتا کە وەک تەشکیلاتێکی نهێنی چکۆلا وەک مەحفەلێکی کۆمۆنیستی لە دەوریە کۆبوونەوە توانیان هەر لەو ماوە بە حزوریان لە مەراکزی کاریگەری لە شوێنی کار و ژیانی کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش بەڕووکردن لە ناو ڕووناکبیران و خوێندکاران و معلمانی شۆڕشگێر توانیان جێگە پێی خۆیان کەنەوە و تەشکیلاتەکەی خۆیان لە چاو ساواک بپارێزن. ئەلبەت ئەمە بێ هیچ هینێک نەبوو و ساواک تعدادێک زۆر لە هاوڕێیانی ئێمە و لە ڕاهبەری ئەم تەشکیلاتەی دەستگیر کرد و تەنیا بە فداکاری و لە خۆبردووی و تحمڵی شکنجەیەکی لە ڕادە بەدەر ئەمانە توانیان نهێنیەکانی تەشکیلاتی خۆیان پارێزن و بیگەێنن تا ئەو سەردەمەی لە قیامی 57 زۆرێکیان لەو وەختە ئازاد بوون لە زیندانەکە. من کە ئیشارەم کرد کۆمەڵە لە دوای شۆڕشی 57 لەدایک بوو، ئەمە بە تۆر واقعی وایە، یعنی ئەو ماوەکە کۆمەڵە تەشکیلاتێکی نهێنی بوو فعالیەتێکی ڕووبەدەرەوەی مەحسوسی لەناو کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشە یا ئەوەی کە بزوتنەوەیەکی تایبەتی ڕەهبەری و هەدایەتکار دیار نییە. بەڵام دوای شۆڕشی 57 و لەدایک بوونی ئەکەوێتە موقعیەتێک کە ئەبێ جواو بە نیازگە لە ئەو جنبشە بگاتەوە، ئەکەفێتە موقعیەتێک کە ئەبێ ئەو خواست و ویستێلە کە قیامی 57 نیایە بەرپای کۆمەڵانی خەڵک و داوایانە کرد بتوانێت ڕەهبەری و هەدایەتی کا و ئیدامەی پێبات و درێژە بەو ئینقلابە بوات و ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و لە مقابڵیە بێسن. هەر بۆ بۆنەو کۆمەڵە لەو سەردەمە کە حزوری پیا کردو و پایانیا ساحەی سیاسی و توانی قبول مەسئولیەت بکات، ئەبینیت بەو بۆنەو کە بۆ تەغییر بۆ ئاڵوگۆڕ لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک
بۆ ئاڵوگۆڕ لە ژیانی کرێکار و زەحمەتکێش، بۆ ئاڵوگۆڕ لە ژیانی ژنانی ستەم لێکراو، بۆ بەدیهاتنی خواست و ویستی ئازادی خوازانە و لاوانی تینووی ئازادی تێکۆشا لە ماوەیەکی کورددا هەرە ئەم جوابدانەوە بەم نیازگەلەوە خەباتە توانی لە ڕێکخراوێکی مەحفەلی چکۆلەوە بیگەێنێتە تەشکیلاتێک کە توانی لەسەر ساحەی سیاسی ئەو سەردەمەی خۆی مۆرد بکات و توانی بەشێک سەرەکی لەو جنبشە و لەو مبارزاتە بێت. کۆمەڵە هەر لەو سەردەما جیالەوەکە تێکۆشا بۆ ئەوەی کە ما وەک تەشکیلاتێکی چەپ و سۆسیالیستی لەسەر مافی کرێکاران و زەحمەتکێشان پێیدا ئەگرت و ئەم تەبەقەیە دانیاوە بۆ ئەوەی کە بتوانێت متشەکلیان کا سازمانیان با بۆ ئەوەی کە بتوانن لە مقابل جمهوری ئیسلامی و لە مقابل سەرمایەدارانە بەخێبیان کا مسلحیان کا لە پاڵ ئەوەیشدا لە هیچ ئەرسەیەکی تری بزوتنەوەکانترە ئەم مەیانی خاڵی نەکردووە و هەموو ئەم ئەرسەیە بە وەزیفەی خۆی زانی. یەکێک لەو ئەرسانە مەسئلەی ملی بوو لە کوردستانە کە کۆمەڵە توانی جوایە پێباتەوە. بۆ خۆتانەوە هەمووتان ئەو وەختەدانە لە بیرە کە کۆمەڵە دوای ئەوەی کە وتم ئەم ئیحساس مەسئولیەتە کرد پێش لەوە بە مەسائلی سیاسی بە شێوەی سیاسی بە اعتراضات و مبارزات بە کۆچکردن بە هەموو شێوەیە کە بۆی بکرا کاری سیاسی خۆی کرد بۆ ئەوەی کە لە مقابل جمهوری ئیسلامیە بوێسێ و ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم مبارزە سیاسیە سازماندراوەی ئێمەی پێتەحەمڵ نەکرا و هێرشی کردە سەر کوردستان و لەم هێرشە ئەو خومینی کە پەیامەکەی مەشهورە ئیعلام جەهادی کرد بەر عەلەی مردم کوردستان و پەلامار کوردستانیدا بە هەموو شێوەیە. لەو شەرایەتە خەڵکی کوردستان دەستیان دایە چەک حەقی ڕەوای خۆیان، حەقی ڕەوایە کە هەموو ئینسانێک لە کۆمەلگای بەشەریا وەختێک جوا و خواست و ویستە ئینسانیەکانی نادریێتەوە، وەختێک تەقازا و خواستی بەرحەقی جوا و پێنادریێتەوە حەقی هەست دەست بووە بۆ ئەسلحە لە خۆی دیفاع بکە و وەختێ جمهوری ئیسلامی هێرشی کردە سەر کوردستان خەڵکی کوردستان عینەن ئەم کاریانە کرد و کۆمەڵە لە ڕەهبەری ئەم جنبشە قەراری گرت بە تۆر واقعی. هەر لەو وەختە لە بیرمە بەیانیەیەکیدا کۆمەڵە کە خەڵکی کوردستان هانە ژێر ئازمایشێکی جددیە و ئەبێ خۆیان بۆ ئەم ئازمایشە ئامادە بکەن و مبارزەی مسلحانە لەو وەختە و دەستی پێکرد زۆر بەداخەوە کە ئەم مبارزە بووە مبارزەی مسلحانە و ئێمە وەک حزبێکی سیاسی وەک جەرەیانێکی سیاسی کە تێمانە کۆشا خەباتی ئێمە لە ڕێگەی مبارزەی سیاسیە بچێتە بەرەو، بەڵام شەڕیان پێمان تەحمیل کرد و هەر ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش بەو پەڕی سەرفەرازیە و ئەم مبارزەیانە تەحمل کرد و شەڕی مسلحانیان دەست پێ کرد و ئێمەش یەکێک لەوانە بووین کە جوامانداوە بەو نیازە، یەکێک لەو مەسایلە بوو. بەڵام بۆ ئێمە تەنیا مەسئلەی کوردستان مەسئلەی ملیش نەبوو، بەڵکو هەروواکە وتم مەسئلەی ژنان، مەسئلەی کۆنەپەرستی و خرافات، مەسئلەی ئەوەی کە بلاخرە ژنان و لاوان و هەموو جۆرە جنبشێکە لە کۆمەلگا بوو ئێمە خۆمان ئیحساس مەسئولیەتمانە کرد کە جواب دەرەوەی ئەوانە بین و هەر کامێک لەم بزوتنەوەیە لە سازمان بین. یعنی کارەکە ئەوە نەبوو کە ئێمە خۆمان ئەم کارە ئەنجام بین، بەڵکو تێکۆشین کە ئەمانە سازمان بدرێت ئەم بزوتنەوەی اجتماعیەدا و لە ڕێگەی مبارزەیەکی گشتیە و ئەمانە بە نەتیجە بگێن. هەر ئەمە بوو کە کۆمەڵەیەکی گەیانە حەدێک کە یەکێک لە سەرەکیترین حزبە سیاسیەکان لە کوردستانە بێت بۆ ئەوەی کە لە ماوەیەکی کورتی چابوو وەک حزبێکی سەرەکی خۆی نوان و خۆی ئیسبات کرد بە جامعەی کوردستان. لەسەر ئەوەی کە ئێمە چۆن ئاوامان پێهات و چۆن بووین بەرحاڵ قسە زۆرە، قسەی زۆر کراوە، بەڵام بە ئێمە بلاخرە بۆ ئیسەی جگەرەکمانە چی بکەین.
لە کوردستانە لە ئێرانە گەرەکمانە چی بکەین چۆنە ئەسەن وەزعیەتەکە چۆن ئەبینین بۆ ئەوەی کە ئەم وەزعیەتەی ئیسەی ئێران ببینین بەباشی ئەبێ جارێکی تر مقایسەیەک بکەین ئیسەی ئێران ئیسەی وەزعیەتی سیاسی ئێران لەو وەختا کە ساڵێک یا ساڵ دوو ساڵ بەر لەوە کە قیام بکرێت لە ئێرانە قیامی 57 هەروە چاوێ لێ بکەین لەو وەختا من لە بیرمەوە محەسڵی دانشامۆزی دەبیرستان بووم لەو سەردەما کە انقلابی 57 لە ڕێگەوە بوو دەورانی انقلابی دەستی پێکرد ڕاستانگەرەکە بەقەی دوو مانگ بەقەی سێ مانگ ئیسا اعتراضات و مبارزاتی کاریگەری دانشجویی ژنان و هەموو کۆمەڵانی خەڵک و اعتراضات نەکریا ئەو نە تەزاوەرات نەبوو ئەو نە مردم لە مەیانە نەبوون ئەو نە ڕەهبەرانی عەمەڵی لە حزوریان نەبوو لە ناو ساحەی سیاسیە و انقلاب وای پێ هات کاسن وەختی انقلاب کریا فرێک لە ئەحزاب سیاسی شۆکە بوون یعنی خۆیان دانەنیاوە بۆ ئەوە کە بەم زوویە انقلاب کردی لە ئێرانە و ڕژیمێک پاشایەتی بەو گشتە قودرەتەوە کە بووی بلاخرە بە ماوەیەکی کورد سەرنگون بێت بەڵام بین ئیسە تماشای بکەین لەو سەردەما فعالینی سیاسی ئەحزابی سیاسی دانەدانە ئەچوون لە مەحافلی کاریگەریە حزور پیا بکەن بۆ وەکە مەحافلی کاریگەری ڕۆشنۆکەنەوە پێیان وابوو کە تەبەقەی کاریگەرەشێ بە مەنافع و قازانج و بەرژەوەندی خۆی ئاگاه بێتەوە بۆ ئەوە کاریان نەکرد ئەچوونە ناو کرێکار و زەحمەتکێش بۆەوە لە ژیان و وەزعیەت ژیان ئەوان ئاگادار بن وەزعیەتە وەختە ئەوە بوو تۆ لە ناو جنبشە ئیجتماعیەکانە بە هەموویە و نەتەتوانی دەدانە ڕەهبەرانی عەمەڵی پیا بکەی کە لە ساحەی سیاسیە بن ئەرزە ئەندام بکەن بەڵام ئیسە چاو لێ بکەن ئیسە لەعانە ئەبینیت لە هەر شارێکە لە هەر منتەقەیەکە لە سەتح ڕۆژە دەیان ئیعتراز و مبارزە هەست چاوکەن مبارزە و ئیعتراز سازمان یافتە و یەکگرتووی معلمان لە سەراسەر ئێرانە وەختی وا هەست هەمزەمان لە 100 شارە ئیعتراز و مبارزات هەست بۆ خواست و ویست خۆیان ئیعترازات و مبارزات کاریگەری چاو لێ بکەین لە ئەرز ئەم چەند ساڵات تا ئیسەلعانە ساڵ نییە هەزاران ئیعتراز و مبارزەی کاریگەری سوورەت نەگرێت ساڵ نییە لە ئیعتراز و مبارزاتی ژنان سوورەت نەگرێت ئەلا ڕەغم هەموو سەرکوتێک ئەلا ڕەغم هەموو فشارێک کە جمهوری ئیسلامیەی تێرێت ئەلا ڕەغم هەموو زندانی و ئەشکەنجەکردنێک کە کاری ئەم جمهوری ئیسلامیەسە ئەبینیت ڕەهبەران بەبێەوە کە بترسن تێن لە تەزاڕات و ئیعترازەکانیانە قسەی خۆیانەکەن و قسەیەلێکی چەکەن ئەگەر ئینسان چاوی لێ بکە شەرافەتەن زۆر پێشڕەوتر لە ئەحزابی سیاسی دەرەوەن منەوە بە نەترسانە ئێژم کە جنبشی ئیجتماعی لە سەراسەری ئێرانە بەبێ ئەوەی کە ئەحزابی سیاسی بتوانن تەئسیرێکی مستەقیم و ئەوتۆیان لەسەریان بێت بۆ خۆی خودجۆش خەریک مبارزەس ڕەهبەران خۆی هەست ئیعترازات خۆیان ڕەهبەریە کردێت و خەریکن بەحاڵ خۆیان ئامادەکەن بۆ وەکە ئینقلابێک بکرێ لە ئێرانە بەڵام ئەگەر ئەم گشتە ئامادەگیە هەست ئەگەر ئێمە ئەم گشتە دڵخۆشیمانە هەست بە ئیعترازات و مبارزات و پێمان وایە ئەم ڕەهبەرانە عەمەڵیە ئابەم شکڵە سازمان درا و خەریکی فعالیەتەکەن ئەی بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی ناڕوخێ ئەمە پرسیارێکە هەموو ئینسانێکی سیاسیەشی لە خۆی بیکە ڕەهبەرانی عەمەڵیەشی لە خۆیان بیکەن و مسلمەن جوابیش هەست بۆ ئەمە جمهوری ئیسلامی ئیسەلعانە لە هیچ شتێکتر جیالەوەی کە هێزی سەرکوتگەری خۆی نیروی مسلحی ملیۆنی خۆی هەست و ئەیتێرێتە مەیان هیچ شتێکی نەبۆ ڕفۆرم هەست نەبۆ ئەوە هەست کە خەڵکی لێ بترسێت نەبۆ ئەوە هەست کە بتوانێت مەسەڵەن کارێ بکات کە جوا و نیازمەندیە کۆمەلگا باتە و کۆمەلگای پێ ساکت کات هیچ کامێلەوانە نییە فقط نیروی مسلحەکەی هەست دەی ڕەهبەرانی کاریگەری ڕەهبەرانی عەمەڵی بزوتنەوە شۆڕشگەرانەکان
و ئەحزابی سیاسی ئەبێ بتوانن واقعا ڕێگەیەک هەڵبژێرن کە چۆن ئەتوانین ئێمە ئەم هێزە نیزامیە ئەم هێزە سەرکوتگەرە کە تەنیا پاڵپشتی کۆماری ئیسلامیە بتوانین جێگیری کەین و ئەگەر ئینقلابێک لە ئێرانە ڕوئەدات بەو پەڕی کەم ئەزیەتتر بەو پەڕی کەم تەڵەفاتر و بە ئاسانی بتوانین بەجێبەجێ بکەین بەشێک لە ئەم وەزعیەتە کە جمهوری ئیسلامی ناڕوخێت و یا مردم بە تەواو مەعنا نایەنە خیابان و قیامێکی عەلەنی بکەن على ڕغمەوە لە زۆر شوێنە ئەم قیامە کریاگە و سەرکوت کریاگە نیشان دەهەندەی ئەوە نییە کە خەڵکەکە ئەترسن نیشان دەهەندەی ئەوە نییە کە خەڵکەکە نازانن قازانج و بەرژەوەندیان ئەوەستە کە جمهوری ئیسلامی بڕووقێ یا ئەوەی کە ئومێدێکیان بێت بۆەوە کە جمهوری ئیسلامی ئەتوانێت کارێ بکە لە زۆر دەمێکە کە هەموو باڵەکانی جمهوری ئیسلامی کەفتنە سەر ژێر زەخت و زۆری ئێعترازات و مبارزاتی خەڵکی ئێران بەڵام بەشێک لەوە بە تۆر واقعی نەبوونی ئاڵتەرناتیڤێکی ئیجتماعی مەقبوڵ بۆ هەموو مردم کە دوای ڕووخانی جمهوری ئیسلامی بتوانێت دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرێت ئەمە کۆمەکی کردە بە جمهوری ئیسلامی کۆمەکی کردە بەم وەزعیەتە کە جمهوری ئیسلامی لەسەر کار بمێنێتەوە ئێمە ئەگەر گەرەکمانە حرەکەتێ بکەین کە جمهوری ئیسلامی بڕووخێ بەر لە هەر شتێکەشێ ئەحزابی سیاسی ئەوە بسەلمێنن بۆ خۆیان کە ئەمانە ئەگەر گەرەکیانە لەگەڵ ئەم بزوتنەوە ئیجتماعیە لا بن ئەبێت دەخاڵەتگەر بن و هیچ عەرسەیەک لە فعالیەت و اعترازات و مبارزاتی کۆمەڵانی خەڵک لە ئێرانە بێجواو نێڵنەوە خۆیان تێکڵاو ئەم اعترازات و مبارزاتە بکەن اعترازات و مبارزاتی خەڵک زۆر زۆر لە پێشەوەی ئێمەس و ئێمە ئەبێ خۆمانی پێ بگەێنین ئەگەر ئێمە نەتوانین وەک حزبێکی سیاسی جواب بەمە بینە و بەم مەوقعیەتە بەرحاڵ ئەمانە لە نەهایەتە خۆ حزب خۆیان دروستەکەن ئەم اعترازات ئەم ڕەهبەرانە عەمەڵیە وەختی هاتنە سەمەیان وەختێک بزانن کە ئەبێت حزبی خۆیان بێت ئەبێت کەسێک بێت کە بالاخرە بتوانێت بۆ دەسەڵاتی سیاسی تێبکۆشێت حتمەنە لەبەر ئێمە ناوێسن ئەوان حزب خۆیان تشکیل دەدەن دەی ئێمە ئەگەر گەرەکمانە لەگەڵ ئەمە هامخان بین ئەبێ خۆشمان لەگەڵ ئەم بزوتنەوە ئیجتماعیە کە لەناو جامعە هەست خۆمانی بکەین بەڵام بەداخەوی سەلعانە من بۆ حزبی ئێمە لە شرایەتێکا کە ئەم وەزعیەتە لە ئێرانە هەست ئێمە چل ساڵە تەلاشی بووەکەین کە ئاوا مەوقعیەتێک ڕووبات کە کۆمەڵانی خەڵک بێنە مەیان جمهوری ئیسلامی نەتوانێت بە تەواو مەعنا سەرکوتیان کە ڕەهبەرانی عەمەڵی بێن سینە سپەرکەن و عەلەنەن لە مقابڵ جمهوری ئیسلامیە و بوێسن قسە بکەن و خواست و مەتاڵباتی خۆیان عەلەنی باسکەن و نەترسن لە زیندان و ئەشکەنجە و ئازاری جمهوری ئیسلامی بە تەمای ئەمە بووین و بۆ ئەمە مبارزەمان کردی بەڵام لەم سەردەما ئێمە ئەم حزبەی ئێمە حزبی کۆمۆنیستی ئێران حتمما بۆ خۆتان بیستوتانە کە ئینشعابی تێکەفت زۆر بەداخەوە ئینشعابێکی ناخواستە ئینشعابێکە واقعا نە جێگەی خۆی بوو و نە زەروری بوو و نە واقعا موقعیەتی ئەوە بوو ئەم ئینشعابەی ئێمە زۆر بەحسی سیاسی یا نازانم ئەمانەی کە ئەکرێت پرۆسەکەی چی بوو چۆن بوو زۆر توولانی بێت من گەرەکم نییە لەسەر تەواو پرۆسەکەی بچمە سەرم بەحسە بەڵام ئەوەی کە ئیسە بە تۆر واقعی دوای ئەم ئینشعابە ئێمە وەک کۆمەڵە وەک حزب کۆمۆنیست ئێران 4 تەشکیلاتیمان چییە چیمان کردووە تایسە پێم خۆشە لێرە کورتە هەروە ئشارەیەکی پێ بکەم و زۆری سەرتا نێرمێشت ئەویش ئەوەسەکە ئێمە لە توولی ئەم مدەتا کە ئەم بەحسیێلە لە ناومانە سوورەتی گرت لایەنێکمان کە ئێمە 4 سازمانی ئێمە ئابۆ شقڵە بووگە کومەیتەی مەرکەزی حزبی کۆمۆنیست ئێرانمان بووگە کومەیتەی مەرکەزی کۆمەڵەمان بووگە و کومەیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێرانمان بووگە ئەم تەشکیلاتە بە وەسیلەی ئەم سێ کومەیتە بە ئیزافەی کومەیتەی تەشکیلاتی شارەکان ڕەهبەری کریاگە لە ئەم مەجموعە سازماندەهی و 4 تەشکیلاتی ئێمە ڕەهبەری حزب کومەیتەی مەرکەزی حزب یا ئەکسەریەتی کومەیتەی مەرکەزی حزب اختلاف نەزەریان پیا کردوێت لەگەڵ بەقیەی ئەم
تشكيلاتي كوملا تواو تلاش السعي أو بوكا أم اختلاف مبارزة سياسية وك اختلاف نظر سياسي جواو سياسي بي بدريتو والجبهة بندي بر أساس أم نظرات السياسية شكل نقري بلكو اختلاف سياسي لناو تشكيلاتك الضرورة وحس وإمانات واني بري بي بقري اختلاف نظر هر اشي بيت اگر اختلاف نظر نيو حزب الزنونية دي اگر واسا اختلاف نظر پذیرفته بيت بلام اما عمل مشترك بانگركا ناكريت حزبكي سياسي كاربكات لما يعني مبارزة بيت بلام دو براكتيك بكا دو عمل كردي بيت اكريه نظرات مختلف بيت بلام بالاخره اما اساسنامه ما انهز اما السند ما انهز كبو او بتوانين شون اعتراض شون اختلاف نظري خمان رهبري كين هدايات كين كوميتي مركزي كوملا وكوميتي دروي ولاتي حزبي كومونيست ايران تلاشيان كرد كأم جبهة بندية كرهبري اما بشكل الرهبري حزبي كومونيستي ايران بسر كوملا انداخز اما ونبيت كتشكيلات كان بتور كلي لمقابلية كقرار بقري لتشكيلات دروي ولات من اما تعدادك بارحال اوان تعدادي كان لقل خويانا اكثريتي حزبي اكثريتي كوميتي مركزي حزب لقل اوان بون وتعدادي بالتب لقل اوان هان بلام تشكيلاتي كردستان اتانم بيجم 95% باريزا يعني 95% لا رفق الإيمة لا تشكيلات كردستاني حزبي كومونيست ايران تشكيلات كوملا منسجم معنا وأم بحثوا اختلاف نظر نيتواني أو جبهة بندية كالدرة ويولات كريا لسر أوان تأثير لابني وهروها تشكيلاتي ناويشمان على الرغم ويكا أم رفقان الزور تلاشيان كردكا أم بحث لا بشويك جبهة بندي بيوانا ناو اعتراضات ومبارزات كاريغري ناو فعاليني كاريغري وفعاليني جنبش الاجتماعي وكوميتي مركزي وكوميتي تكشي كوملا تلاشي أوبوكا أم جبهة بندي قلال لتصر اعتراضات ومبارزات الرواي لكردستان أكريت تأثيري نبي وفعاليني كاريغري وفعاليني جنبش الاجتماعي كان لمقابل جمهورية إسلامية توشي دو دستي وتوشي أو نبن كلمقابل يكابيس لمقابل بربيجية ولمقابل جمهورية إسلامية وتحديك لم زمني شاين موافق بوي إما تواو تلاشمان أو بوكا رفيقني كوميتي مركزي حزب أم اختلاف نزل لك هسيان بيترن لكونغريكي حزبية بين ميان وبين اختيار أعزاء حزب كالسري تسميم بقريت وبالرأي حزب بالرأي أكثرية أعزاء حزب أجر هر التغيير وتحولاتك للسياسة معنا للجهد جيري معنا لأساسنامة معنا لبرنامة معنا لازم بكريت با أكثرية أعزاء لسري تسميم بقريت بلان بداخو رفيقلي كوميتي مركزي حزب تا إيسيجا حازر نبون أو كونغرا بقريت وكوملا بالاخر 3 سال لاخرين كونغري اگزريا باويل يغلان مطرح كرد كايما اگر ايوا ناينو كونغري حزب بقرن ايما ناچارين اما حق طبيعي واساس نامي ايمس كو كوميتي مركزي كوملا فراخاني كونغري كوملا بي وام فراخاني شدا كونغري كوملا بموافقيته كونغري هجدي كوملا جيريا ولينا كوميتي مركزي خوي وسياسته جهد قريب وفعاليتي دو سالي داهاتي خوي تعيين كلو دياري كرد هروها بيشتر لميشا كوميتي خارجي شهر عينا او كاري كرد سر رايا وكبا كوميتي مركزي راقيان كايما او من بي مناسبة كايوا كونغري حزب بقرن وقشت من بيكو لو كونغرا بشدار بين بلام اگر ايوا نايقرن ايما ناچارين وك بشكل تشكيلاته وك أورجانيكي تشكيلاتي حقي أو مان هي وأساسا وظيفة معنا كونفرانسي دروي ولاد بقرين وخمان بو فعاليتي داهاتي وخمان ساسكي وأم كونفرانسي بازم لناو انتخاباتو بشوي زور ديمقراطيك ومودرن برگزار بو وكوميتي خوان هالبجار
کەوابوو بەشی تەشکیلاتی دەرەوەی وڵاتمان کۆنفرانسی خۆی گرت کمیتەی خۆی انتخاب کرد بە انتخابات لە ڕێگەی ئەساسنامە کمیتەی مرکزیش هەر بۆ شکڵە بەڵام کمیتەی مرکزی حزب بە جێگەی ئەوە کە جواو بەم وەزعیەتە بواتەوە بەداخەوە کەفتنە مۆزەعێکە ئەم جارە بە هەناردنەوەی نیرو هەر لەو وەختا کە کۆنگرەی کۆمەڵایەگیریە و کۆنگرەی کۆمەڵە لە جەریانە بوو 5-6 نەفەر لەم ڕەفێقەلە کە لە دەرەوەی وڵات بوون هەراريانێنە بۆ ئێنا بۆ ئەوەی کە بلاخرە بتوانن بە شێوەیەک تەئسیر دابنین یا بە شێوەیەک تەئسیر لە ڕەوەندی کۆنگرەی کۆمەڵادا بنن کە خەلایەکی تێکەفێ کە بەڵام بە خۆشبەختیەوەی چ نەکریا بۆیان و ئیسە هێشتا جەماعەتە ئەو جەماعەتە ئەو 6-7 کەسە برێزافەی چەند کەسێک کە لێنا 3-4 کەس لێنا ڕەفێقیان لێنا بووە هەن هەرمانەسە لە ئوردوگا و کەماکان ئەمە مشکڵێکە بۆ ئێمە ئەمە ئەزانین بەڵام کۆمەڵە تا ئەو جێیەکە بۆی بکرێت تەلاشی کردووە کە ئەمە بە شێوەیەکی ئوسوڵی بە شێوەیەکی دروست جوایی پێ بدرێتەوە یەکێک لەو جواوەریشە ئەوەسەکە ئەم ڕەفێقە لە وەختی ئیعلامیان کردووە کە جیابوونەسەوە حزبێکی ترن و مخالف ئێمەن و بەرحاڵ بۆ شتەکە خۆیان ێژن خۆیان دیاریان کردووە ئەوان چەپن و ئێمە ڕاستین کە لە واقع ئەمە بۆ هیچ کەسێک قابل قبول نییە بۆ هیچ کەسێک لە ئەعزای حزب ئەعزای کۆمەڵە وەختی ئەساسنامە وەختی بەرنامە وەختی سیاست و جەهەتگیریەکان هەر ئەو حزبە کە بەیەکەوە بووین قبولیە ناتوانێت بەرحاڵ ئەوان ئەو مارکە لە ئێمە بن کە ئەمانە ڕاستمان چەپن بەرحاڵ ئەمە زەهنیەت خۆیانە و ئەمانە لێ قبول ناکرێ بەڵام سڕ ئەوانە ئێمە تەواو تەلاشمانەوەسەکە ئەمانە ئەگەر حزبێکن بەر لە هەر شتێکە گەگەیان لە کوردستان بمێننەوە ئەبێن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تەوافق بگەین ئەگەر ئەحزابی کوردستانی ئەمانیانە وەک حزبێکی سیاسی قبول کرد دێ ئەوانیش موظفن بۆەوە کە جێگە و ڕێگەیان بن پێ هەروواکە ئینشعابات لە کۆمەڵا ڕوویداوە و بەرحاڵ ئەوان خۆیان جێگە و ڕێگە بەر لەوە کە ئەسەن جیایج بنە و خۆیان چوون لەگەڵ حکوومەتی هەرێما قسەیان کردووە یارمەتیان وەرگرتووە و دوایەوەی چە ئیمکان ئەوەمانە بووە ئەو وەختە مەسەڵەن 2 ئوردوگا 3 ئوردوگامان بووە ئوردوگایەکی ئەوانی تیا بن بەڵام ئیسە لەم حاڵەتا کە ئێمە 1 ئوردوگامان هەست ناکرێت 2 حزب بە 2 حزبی جیاواز بە 1 ناوە و لە 1 شوێنە فعالیت بکەن ئەمە ئەسڵ ئیمکان پەزیر نییە و بە ئیزافەیەوەی چە کاشێ حکوومەتی هەرێم ئەمانە بە ڕەسمیەت بناسێ هێشتا ئەو پەروەندە هەر ماوە و ئەوان مراجعیان کردووە بەرحاڵ ئەو تەوسیە ئێمانە بردێسە بەرەو تاوە حەدەکە چون مراجعیان کردووە بە حکوومەتی هەرێم و داوایان کردووە لیان کە بە ڕەسمیەتیان بناسن تا ئەم دەیەقە کە من هەمە خزمەتانە هێشتا ئەم جواوە ڕەسمی و سەرێح پێیان نەدریا ئاسەوکە ئایا واقعاً ئەوان قبولیانەکەن یا قبولیان ناکەن یا حەقیان ئەز بمێننەوە یا حەقیان نییە بمێننەوە بەرحاڵ ئەمە هێشتا ماوەسە و ئەو ڕفێقە لێ هێشتا هان لێنا بەڵام بەداخەوە لە ماوەی لەو ماوا کە لێ نابوون زۆر تەبلیغاتی ناشرینیش بەرعەلەی کۆمەڵە و بەرعەلەی ئەو بەرخوردێلە کە بە ئەوان کریاگە بەو پەرتەمەدن و فەرهەنگ و دۆسایەتی و لەگەڵیانە بەرخورد کریا بەڵام لە تەبلیغاتیانە تەنانەت ئەوەی کە من نانمان پێنادەن ڕۆژێ ژەمێ نانمان پێدەن ئەمانە واقعاً لە سیاست و جەهەتگیری کۆمەڵا بە هیچ وەخت لە هیچ وەختێکە نەگونجاوە کە بەداخەوە ئەم ڕەفێقەلە بۆ ئەوەی کە ناتوانن لە ڕێگەی دموکراتیکە و لە ڕێگەی ڕەئیە و ئەو شتەوە گەرەکیانە بەدەستی بێرن گەرەکیانە بە نۆعێک مەزلوم نمایی و فشارهێنان لە دەرەوە بۆ ئێمە ئەم شتێرە بەدەست بێرن کە بەرحاڵ ئەتوانێت واقعاً مایەی شەرمەندەگی بێت کە بۆ ئەم ڕەفێقەلە کەفتنە سەر موقعیەتێک کە گەرەکیانە ئەم کارە بکەن شتێک کە لە ڕووی دموکراتیک و ڕێی ئازاد جەماعەت و تۆ ناتوانی بەدەستی بێری ناکرێت بە فشار و بە شێوەی نازانم نیر و ناردنەوە ئەمانەوی کرد ئەمە بەرحاڵ مشکڵاتێک بوو کە ئێمە هەستمان و بەڵام ئەوەی کە ئێمە لێمان ڕۆشنە ئێمە خۆمانمان بۆ ئەم وەزعیەتە ئامادە کردووە کە بتوانین ئیمڕۆیش جوا و ئەم نیازە بینەوە و لە تەشکیلاتێک کە فەقەت بپلکێت بە ئیدۆلۆژیەکی وشکی مەزهەبی مانەندە و بڕینە ناو کۆمەڵگای زەحمەتکێشان بڕینە ناو کۆمەڵگای
جنبشە ئیجتماعیەکان، جنبشی کاریگەری، جنبشی ژنان، جنبشی دانیش ئاموزی، ژینگە پارێزەکان و جواو دانەدانێ ئەم نیازگەلە و هیچ نوع بۆشاییەک نێڵینەوە و لەم ڕێگەیچە لەگەڵ هیچ ئەحزاب و سازمانێکی تر شەڕی حزبی ناکەین ئێمە، بەڵکو تێئەکۆشین بۆ ئەوەی کە بۆ هەر خواست و مەبەستێک یا بۆ هەر حرەکەتێکی ئیجتماعی، مەسەڵەن ئەگەر اعتصابێکی عمومی لە کوردستان هاکرێ هیچ پێمان سەخت نییە بچین لەگەڵ هەموو ئەحزابی سیاسیە کە دەخیلن لە کوردستانە و ئەتوانن تەئسیریان لەم اعتصابە عمومیە بێت دابنیشین قسە بکەین و گۆڕانەوەی نەزەر و بیر و باوەڕ بکەین یا هەر کارێکی تر لەم نەوعە. بەڵام ئەمە بەداخەو لەلایەن ئەو ڕەفیقانێمەوە زۆر جار ئێمە مۆرد مواخەزە قەرار گیریاین کە بۆ لەگەڵ مەحزابولا دانیشن چیەکەن چی ناکەن و لە سەرەتیشەوە ئێمە بەشێک لە جنبش کۆمونیستی ئێرانین و تەبیعەتەن تێئەکۆشین بۆوەکە ئەحزابی کۆمونیستی جەرەیانەتی کۆمونیستی لە سەراسەر ئێرانە بتوانین متحد بین، هاوپارچە بین، بلاخرە هاودەنگ بین لەسەر مەسائلێک کە مربوطە بە جنبش کاریگەری نسبت بە جمهوری ئیسلامی، نسبت بە هەر شتێکە هەست لەناو کۆمەلگایە ئێمە بتوانین واقعا لەگەڵمانجا ڕێککەفین و بتوانین قسە بکەین و مدافعانی خۆمان لە سەراسەر ئێرانە ئەمەش نەناو بزوتنەوەی چەپ و کۆمونیستیە ئەبینین و بۆ ئەمە تێکۆشین. من لەمە زیاتر سەرتان نایرمێش جارێکی تر ڕۆژی کۆمەڵە لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان و لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت. زۆر سپاستان ئەەکەم کە گوێتاندا. مەمنون. زۆر سپاس بۆ هاوڕە حسەین، دەست خۆش بێت. ئێستاش داوا لە هاوڕێکاوی ئەحمەدی ناسرا و بەژاکاو دەکەم با فەرمێ بۆ پێشکەشکردنی شعرەکەی. بەشداربوانی خۆشەویست، پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم بۆ مەراسیمی ڕۆژی کۆمەڵە لە شاری یوتوبۆری. هیوادارم شەوێکی پڕ لە خۆشی و شادیتان هەبێ و زۆر خۆماڵیانە بەشداری بکەن. ئامادەی هەر ڕەخنە و پێشنیارێکین بۆ داهاتوو لە بەڕێوەبردنی مەراسیمەکەمان. ئێستا کورتە شارێکتان پێشکەش دەکەم بە سەردێڕی فوئاد کێبوو. فوئاد کێبوو ئەوەی لە زاری نەهەنگی ناو ساواکە خاراوتر بوو، لە ناو زیندانی ئازارە فێرگەی بیری نوێی پێکێنان. ئەوەی دژی شەوە زەنگە بکردەوە هاتە ئاراو، لە خەباتی ڕەنجدەرانە ئاسۆی ڕوونی بۆ داهێنان. ئەوەی یەکێتی جوتیاران لە هەوڵین هەنگاوی بوو کە لە کۆچی مەریوانە کردیە سەر چاوەی ڕاپەڕین. ئەوەی لە دژی زۆرداران زۆر ژیرانە و بێڕارایی بیری تازەی بۆ ڕزگاری شەوساوەکان کردە پەرژین. ئەو هەتاوە لە ئاسمانی بێ ئەستێرەی بەژمەینەتان خۆرێکی بەتین و گڕی توانەوەی ستەمکار بوو. ئەو هەتاوە لە ئاسمانی بێ ئەستێرەی بەژمەینەتان خۆرێکی بەتین و گڕی توانەوەی ستەمکار بوو کە لە ژێر ڕۆڵی پڕهەستی ڕابەرێکی بڕوا بەخۆر چەگوارایەکی ناودڵی کوردستانی چاوکراوەی ڕەنج و کار بوو. دیارە ئەو هەزرە پاراوە وا خاراوی گۆڕەپان بوو کە هێشتاکەش داڕشتنی فکری تیژی ڕێنوێنمانە. بۆ قۆناغی ئەو دەورەیەش سەرچاوەیەکی بەهێزە، چونکە لە ناخی فوئادا دابێژراوە و مەشخەڵداری ڕێبازمانە. سنەت شکێنی ئارمانی ئەو مرۆڤە پەیگیرە بوو. سنەت شکێنی ئارمانی ئەو مرۆڤە پەیگیرە بوو
سڕینەوەی قاوغی کۆنی ناسوێنالیزمی هاوڕا بوو. بۆیە هەرچی لەو بیچمە بوو دژی دەرچوو دژی وێستا، بەڵام داهاتوو دەری خست کە بیری ئەو بێهاوتا بوو. بەزانیاری بۆ چوونی نوێی بیری کۆنی کپ و سەر کرد. هەر ئەوەش بوو بە ئاسۆی ڕوون لە ڕابەری داهاتوومان. بۆ ناسین و لێکدانەوە لە هەڵچوون و داشوونەکان گەشاوەترین سەرچاوەیە بۆ بەرەو پێشچوون و هەڵدان. مەخابن ئەو بلیمەتە تەمەنی کورتی بربەز بوو بۆ داهێنان و ڕاهێنانی زۆرتری چینی بندەست. بەڵام ئەو هەستە پارەوەی کە کۆمەڵەی لەسەردارشت لە ناخی دکتۆر جەعفەر و کاک سەدیق و ئەوانی تر سادەری خست. بەڵام ئەو هەستە پارەوەی کە کۆمەڵەی لەسەردارشت لە ناخی دکتۆر جەعفەر و کاک سەدیق و ئەوانی تر سادەری خست کە درێژەی ڕێبازی ڕوونی ئاسۆیەکی وزەبەخشی ڕەنجدەرانە، سۆسیالیزمی لە ناخایە و توور هەڵدانی شێوازی کۆن کە تەنیا هەر ئەو بۆچوونە هیوابەخشە و نەجات دەرە بۆ دنیای بێچەوسانەوە بە مانای وشە یەکسان بوون، بە مانای وشە یەکسان بوون. سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ هاوڕێکاوە ناسرا و بەژاکاو. ئێستاش داوا لە هاوڕێ نونبێ ناسرا و بە شاڵاو دەکەین. با فەرمێ بۆ پێشکەشکردنی شارەکەی. تکایە. چاوێکی گەرمەوە ڕۆژی کۆمەڵە کە ڕۆژی ئازیز و پیرۆزە، بە هەموو لایەک پیرۆزبایی دەڵام. سپاس دەکەم. شعرێک کە پێشکەشتانی دەکەم، شعرێکە بنێوی وڵاتی من لە داوێنی چیاکانی وڵاتێ گەورە بووم، من لە داوێنی چیاکانی وڵاتێ گەورە بووم، پسکودار و بەردەکانی هەست بە ئێش و زار دەکەن، قاس بە قاسپی کەو لە شاخانی لە خوێندن ناکەوێ، گەرچی دەنجی تۆپ و گول لە گوێی فەلەک بێزار دەکەن. ژین بە بۆنی هەڵپوڕوزانی وڵات ڕاهاتووە، گوڵ لە جێتۆپان دەپشکون و دڵان تیمار دەکەن. دێن بە گژماندا لە گشت لاوە نەیار و دوژمنان، پیشەیانە حەز بە کوشتار و کوشتار دەکەن. دێن بە گژماندا لە گشت لاوە نەیار و دوژمنان، پیشەیانە حەز بە ئازار و کوشت و کوشتار دەکەن. ئێمە خاوەن ئەرتەش و تانک و تەیارە و تۆپ نین، هەر کە ڕابن کیژولاوان دوژمن تار و مار دەکەن. کیژولاوی گوند و شاران هەن لە مەیدانی خەبات، بێبەڵابن هێند بەهێزن بوونمان پڕبار دەکەن. هەر کە دوژمن سێ دەبێتە بگرێ گیان و ماڵمان، دەبنە لەم پەرچی ژولاوان مل بە دوژمن لار دەکەن. بوونی ئێمە قەت سروشتی نەبووە تا ئێستای ژیان، سوونی بێوادەی عەزیزان ئاسۆی ژینمان تار دەکەن. خەڵکی دانیشتووی وڵاتم بەرزترینی سەرزەوین، ژان و خەم بەشیانە دایم ئەمما ئیفتیخار دەکەن. نامناڵانی وڵاتی من بەجێی منداڵ بوون، ئامناڵانی وڵاتی من بەجێی منداڵ بوون، بۆ بژیوی خۆ و خێزانیان شەو ڕۆژ کار دەکەن. وا من خەڵکی ئەو وڵاتەم بۆم بەیان کردن کەمێ، سەیرە ئێستا کاتێ ئۆفتارم دڵ و خەمبار نەکەن. سپاسان دەکەم.
کوردستان ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر بەڕێز و خۆشەویستە بە تایبەت 26 ڕێبەندان ڕۆژێکە کە لەو ڕۆژەدا کۆمەڵە فعالیەتی علەنی خۆی ئاشکرا کردو و لە ناو کۆمەڵانی خەڵکی بەڕێزی ئێران و کوردستان دەستی بە فعالیەتی خۆی کرد. بۆیە زۆر ئەو ڕۆژە لەلایەن خەڵکی بەڕێزی کوردستان بە قەدر و پیرۆزە. یعنی ئەو ڕۆژە ڕۆژێک نییە بە تایبەت بڵێ ڕۆژی کۆمەڵەیە، ڕۆژی تەواوی خەڵکی بەڕێزی کوردستانە و هەموو بنەماڵەی سەربەرزی شەهیدان و هەموو بنەماڵەی زیندانیانی سیاسی پیرۆز دەکەم لە هەموو لایەک بەخۆشیەوە هیوادارم سەرکەوتوو بن و بەخسووس سڵاو و ڕێز و حورمەت دەنێرم بۆ پێشمەرگە قارەمانەکان کە هەمیشە لە سەنگەری خەبات و بەرخۆداندان. سەرکەوتوو بن، کاتێک خۆش. منیش بەش بە حاڵی خۆم ڕۆژی 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی فعالیەتی کۆمەڵە پیرۆزبایی ئەڵێن بە کرێکاران زەحمەتکێشان بنەماڵەی گیانبەختوانی کۆمەڵە و ڕێبازی سوسیالیزم هەروەها زیندانیانی خۆراگر کە لە سیاچاڵەکانی ڕژیمی جمهوری ئیسلامی فیداکارانە بەرخۆدانەکەن. ئەو ڕۆژە لە هەمویان پیرۆز بێت. هیوادارم ڕۆژی کۆمەڵەی داهاتوو بتوانین لەسەر وێرانەکانی جمهوری ئیسلامی جەژن بگرین و دڵخۆشیەک بخەینە ناو دڵی خەڵکی هەژار و زەحمەتکێش. کۆمەڵە ڕێکخراوێک کە بوو بە دڵخۆشی چینی هەژار و زەحمەتکێش لە کوردستان گەشەی سند توانی بتوانێت ئاڵا هەڵگری مافی چ نەتەوەیی چ کرێکاران و چ تەبەقاتی بێت بۆ خەڵکی کوردستان و هەروەها زۆربەی بەشەکانی ئێران. منم ڕۆژە پیرۆزبایی ئەڵم بە تەواوی خەڵکی هەژار و زەحمەتکێش بژی کۆمەڵە بژی ڕێبازی سووری کۆمەڵە. بەبوونەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەی لەلایەن خۆمەوە پیرۆزبایی دەکەم لە هەموو خانەوادەی گیانبەختوانی کۆمەڵە و خانەوادەی شەهیدەکان و خەڵکی کوردستان هەموو پێشمەرگەکانی کۆمەڵی بە تایبەت خانەوادەی زیندانیانی سیاسی و وانەی لەژێر شکنجەی جەمهوری ئیسلامیدا شەهید کرد. پیرۆز بێ ڕۆژی کۆمەڵی، پیرۆز بێ 26 ڕێبەندان، پیرۆز بێت کۆمەڵە، پیرۆز بێ لە هەموو خەڵکی کوردستان. بەبوونەی 26 ڕێبەندان پیرۆزبایی لە بنەماڵەی شەهیدان و هەموو خانەوادەی پێشمەرگەکان ئەندامان و کادرانی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی لە هەموو لایەکان. هیوادارم 26 ڕێبەندانی داهاتوو لە ئێرانێکی ئازاد لە کوردستانێکی ئازاد زۆر سپاس، خۆشحاڵ بووم من بەشدار بووم لەو ڕێوەستانە. پیرۆزبایی لە ساڵڕۆژی کۆمەڵە 26 ڕێبەندان بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو ئازیزەکانی کۆمەڵە خانەوادەکانیان پیرۆزبایی دەکەم لە دڵەوە. ئێمە وەکو کچە پێشمەرگەی کۆمەڵە بەرحاڵ ئێمە منداڵی کۆمەڵەین. جێگای شانازیە بۆ ئێمە کە باوکمان ساڵەهای ساڵ لەو ڕێگایە کاری کرد و زەحمەتی کێشاوە شان بەشانی پێشمەرگەی قارەمانەکانی کۆمەڵە و بەرحاڵ ئەوە بۆ خۆی شانازێکی گەورەیە و ئیفتیخارێکە بۆ ئێمە ئەو ڕێگای هەڵبژاردووە. کۆمەڵە وەکو حیزبێک دیارە دەتوانین بڵین وەکو دارێکی بەریوە ئەگەر دەتوانین ساڵەهای ساڵ بەرحاڵ وەکو دارێکی بەری بڵین هەلی ئاویشتووە ئەگەر کونێ پێشمەرگەش نەمێنیت بەرحاڵ ئیدی و بیر و بۆچوونەکانیان هەر بەردەوام دەبێت و بۆنەوەی ئایندەش پێم وایە هەر دەمێنێت. هەر بەرز و بەڕێز بێ ڕۆژی کۆمەڵە 26 ڕێبەندان پیرۆز بێت لە هەموو ئەو کەسانێک کە بەرحاڵ دڵیان بۆ ئازادی و
سوسیالیست لێ دەدات و هەست دەکەن نیزێکن و بەرحاڵ بیر بۆ سونیان نیزێکە لە کۆمەڵە هەر سپاس بۆیە و هەر بژین سەرکەوتو بژین